لە شاری کەربەلا بوونە پاڵەوانی باسکەی عێراق و کاسەکەیان هێناوەتەوە بۆ کوردستان. لە یەکەم وێزگەی گەشتەکەیاندا دەگەنەوە کوردستان. ئەمە دیمەنی دایک و باوک و خوشک و براو یەکە وەرزشی و کارگێڕەکانی دەربەنی خانە بەگوڵ پێشوازیان لێکردن و شیرینیان دابەش کرد. ئەم سەرکەوتنە گەورەیە یاریزانەکانی دەربەندی خان بوون، ئەو نازناوایان لە ئەو تیپە سندەوە و ئێستا بەو کاسە جوانەوە هاتوونەتە ئێرەوە. لایەنە باشەکان و لایەنە جوانەکان و لایەنە گەشەکانی ژیان هەیە کەویش ئەوەیە ئەم سەرکەوتنی یەکەم ڕۆ هەمومانی کۆ کردوتەوە و سەرجەم بەشداربووەکانی ئێرە دەموچاویان بزە و پێکەنین و خەندەی لێبارێ ژیان هەمووی تاریک نییە. ئەم کارە جوانانەشی تایە، ئەم حاڵەتە جوانانەشی تایە، ئەم سەرکەوتنە گەورانەشی تایە. دیمەنی پێشوازیکردن لە یاریزانانی باسکەی پارێزگای سلێمانی کە بەشداری خولێکی عێراقیان کردووە کە بوونەتە خاوەنی نازناوی پاڵەوانێتێکە. یاریزانەکان و سەرپەرشتیاری تیمەکەیشیان دڵخۆش کردووە. دەڵێن ئەمە شانازیە بۆ ئێمە کە توانیومانە ئەم دەستکەوتە بێنینەوە بۆ کوردستان. سوپاس بۆ دایک و باوکی ئەو مناڵە بەڕێزانە، سوپاس بۆ هەموو وەرزشکاران، سوپاس بۆ ئەو هەموو کەسەی کە پاڵپشتمان بوو، چ بە تەلەفۆنکردن چ بەوەی کە پاڵپشتیان گیانە ئێمە هیوادارین کە ئەمە مێژووی کە تۆمار کراوە بۆ شاری سلێمانی لەدەستی نین. سەرەتام زۆر سوپاسی ئەم کۆمەڵە خەڵکە بەڕێزایەکەم کە ئەم پێشوازە جوانیان لە ئێمە کردنەوەی ئێمە کرد کە لەمە دوعاکمان خۆشتر بێ و ئینشاءڵڵا لە ئاست ئەو بەرپرسیارەتی ئابین. بەڵێ سوپاس بۆ خوای گەورە کە پارێزگای سلێمانی ئێستا پاڵەوان و بەڕاستی سلمانمان پارێزگای سلێمانی هیچی کەمتر نییە لە پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق و ئەم دەرفەتەش دەرفەتێکی مێژوویەوە پێویستە کاربەدەستان و وەرزشدۆتانی شاری سلێمانی ئەم دەرفەتە هەڵبقۆزنەوە و لە ڕاستە پێویستە پارێزگای سلێمانی وەکو هەرێک لە پارێزگەکانی دیقەی عێراق پێویستە یانەی هەبێت لە نایابی عێراق یاری بکات بۆی وەرزشکاران سوودی لێوەربگرن. ئەم دەرفەتە دەرفەتێکی مێژوویە بەڕاستی ناوێت لە دەستبرێەوە. هەردوو یانەی دەربەنی خان و پێشمەرگە تیمیشی یەکگرتوویان دروست کردووە و بە ناوی سلێمانی بەشداری پاڵەوانێتێکیان کردووە. بە دەستکەوتەکانی ئەم تیمە یەکگرتووە ئێستا سلێمانی یەکەمی عێراقە لە یاری باسکەدا. ڕێبین محەممەد، دەربەنی خان، شارپرێ.